ئێمە لە سلۆڤینیاوە هاتوین و دەمانەوێت پشووی کۆتایی هەفتەمان لە کرواتیا بەسەر بەرین. چەند مانگێکە نەماتوانیوە سەردانی کرواتیا بکەین و هەندێک مڵک و ماڵیشمان لێرە هەیە کە دەبێت بەسەریان بکەینەوە بۆ ئەوەی لە کەموکورتیەکانی چاک بکەین و بتوانین بە وەرزی هاوین تێیدا بمێنینەوە. بەراورد بە پێشتر هێشتا ژمارەیەکی کەم لە هاوڵاتیانی سلۆڤینیا دراوسێمان ڕوویان تێکردوین و زۆرینەشیان لەو کەسانن کە مڵک و ماڵیان لە کرواتیا هەیە و دەیانەوێت ئاگاداریان بن لە ڕووی ئەمنیەوە بزانن چۆنە. وەکارێکی تریش ئەوەیە ئەو هاوڵاتیانە دەمێک لە ماڵەکانیان ماونەتەوە و دەیانەوێت بە بینینی کەناری دەریا کەشێک بگۆڕن و ئەوە ژمارەی خۆشحاڵیمانە چونکە دواتر ئەوانیش هەر بە گەشتیار هەژمار دەکرێن.